زۆر سپاس دکتۆرگیان. من پرسیارێکمە بوو چۆن وا بکەین هەمیشە و هەموو کات بە ئومێد و هیواوە بژین. جوان پرسیارێکی جوانە. تەمەن بۆ معلوماتی جەنابتان هەر لە دینیشا ئیستیقامە گەورەترین شتە. یعنی و ئازاتی نییە من ئەمڕۆ 30 ڕکات نوێژ بکەم، ئازاتیەوە بەردەوام بم. ئازاتی ئەوە نییە من ئێستا ئەمڕۆ خێرێ گەورە بکەم و تا مردن نیکەم، بەردەوام بم. ئازاتی ئەوە نییە من ئەمڕۆ بە قوربان و بە ساقەی دایکم بم، بەردەوام بم. بۆیە لە مەسەلەی هۆپیشە کۆنتینوێتی و بەردەوام و کۆنتینوێسە زۆر گرنگ و مهمە. وەرە زۆر لە کتێبە دەروون ناسیەکان و گەشە پێدان و کە کتێبەکان کە لە بواری سەرکەوتنە چۆن بتوانین بەردەوام. یەکەم هەمیشە ئاگاد لە ژینگە بێ. بەڕاستی ژینگەیە وا دێت دەکات سارد دەکاتەوە. کچێکی ناسیاوی منە هەتا شووی کرد بە تەمای ماستەر و دکتۆرا بوو، چۆ ناو ژینگەیەک و کۆمەڵێ شووبرا و کۆمەڵێ دشی هەبوو، هیچی ئیمانیان بە شەهادە و خوێندن نەبوو، سارد بوو. لە ئاخیراوتی خوا نەی بڕێ معاشێکم یەق لە معاشێک خوا نەی بڕێ لێشی زیادە. بەڵام من لە بیرمە جارانی دەیوت تا ماستەر و دکتۆرا ناوەستم، کەواتە خاڵ یەکەم ژینگە. ئەوە بۆ خۆی گرنگ. بۆیە هەمیشە بە کوڕەکان دەڵێن ئاگاد لە برادەرەکانت بێت، ئاگاد لە چواردەورت بێ. بۆیە بە کوڕێک دەڵێن کوڕم بەخوا ئەفکاری تیجاری لە کافتریا دروست نابێ. لەوێ چایە خۆی نیشکەلا خۆی تو ئەڵێ داکە هەبەیاز تۆپی 2-6 تۆپی، بڕۆ کتێبخانەیەک، بڕۆ پێشانگایەک، بڕۆ کۆڕێک، بڕۆ سیمینارێک. ئەمە سوکاتی نییە بە چایخانە. خۆ خەڵک و جاروان منی چوومە چایەکەم خواردو، بەس تۆ بە تەماوی بڕۆی لەوێ دەردەدڵ بڕێژی زەرەرەکەی کاکە. بڕۆ دەردەدڵ لە لایەکێک بڕێژە پێشنیارێکت پێ بدە، بڕۆ دەردەدڵ لە لای دکتۆرێک باسکە چارەسەرت بکە، بڕۆ دەردەدڵی خۆت لە لای یەکێک بکە بڵێ کاکە من بڕوانامەیەکشم هەیە تا ئێستا 2 دینارم پێ پەیدا نەکردو، چی بکەم چی نەکەم. بڕۆ دەردەدڵ لە لای یەکێک باسکە کە دەڵێ کاکە تۆ زمانی عەربی و انگلیزی بزانە سیڤیەکەت بە قۆتە بێ، من هەری کارت بۆ دەرەخەم، نەک بچی بۆ شوێنێک. کەواتەوەش بخۆی ژینگە زۆر گرنگ و مویمە. خاڵی دووەم کە گرنگ و مویمە نووسراوت هەبێ. ئەمە زۆر گرنگە بەڕێزان. ئێمە کەمتر هیوا ئاواتەکانی خۆمانی نووسین، بۆی زوو پابەندی پێوەی، بۆی زوو تەنان لە دینە عەقد زۆر گرنگە. من و تۆ تیجارەتێکەکەین، خزمین برای یەکین، دینەڵێ نە وەرە بینووسە. وا من مردم، وا تۆ مردی، وا تۆ لە بیرت چۆ. بۆیە خاڵی دووەم زۆر گرنگە نووسین. جا نووسین سەوەکو جارایی نەمەوە، توانیت بە سەوت و سوورە لە مۆبایلێکا بڵێ من هەموو ڕۆژێ 5 پەڕە دەخوێنمەوە، نابێ هیمالی کەم زوو سەیری خۆت کە. گوێ لە دەنگ و سەوت و سوورەکەی خۆت بگرە، بۆی خۆت شعور بتگرێ، بڵێ کاکە تۆ دەبێت پابەند بی بەم عەقد و بەڵێنەوە، بە خۆتت وت بەسە. ئەچیتە هەندێک شوێن 4 قسەی خواسایی نازانین، هەر ئاوە 4 قسەی خواسایی نازانین، تەریقە بیتەوە، ڕۆشنبیریت کەمە، ڕۆژانە بخوێنەرەوە. ئەمە ناکرێت ئاوا شوو بکەی، ئاوا ژن بێنی، ئاوا بچیتە ماڵ و حاڵێکی تر هەر خەڵک ئەتخوا، هەر بووک ئەتخوا، هەر دش ئەتخوا، خۆت ڕۆشنبیر کە تەواو. کەمە خەڵکە ناسم بەم جۆرەی کردووە. زوو بیر لە خۆمەکەمەوە سەرەکەی بەڵانسێکت پێ دەدات بە قۆت و بەهێزەکاتەوە. دووەم خاڵی سێم کە پێشتریش تقریبا ئاماژەیەکمان پێ کرد لە خاڵەکانی تر، زۆر جار خولیای تازە، حەزی تازە، ئەمەلی تازە بە قۆت دەکە. یعنی مەسەلەن حەزم لە بەکالی و ڕێزبوو، من بەچی بوومەتە پرۆفسۆریا دەر، یەکەم جا حەزم کردو دەرەجە بێنم، پیا ڕاست بڕۆ. دوای دەرەجەم هێناوە سرم کردووە وەڵای خۆ مەجارێکیشی تێدایە لە دەرەجە باشەکان بم. یەکجار تۆ بەوەنە قورس نییە. دوایی محاولەیەکم کردو سێرێک خەڵکێکەڵی کاکە خۆ منی چیم لەو خەڵکە کەمترە ماستەر بێنم. دوایی ویستم ماستەر بخوێنم، وتم باش خەڵکە دکتۆرای هەبێت بۆ من محاولەی دکتۆرا نەکەم. قەیچێکە ترایڵەکە لێرەنا لە وڵاتی لە مەملەکەتێ. دوایی دیتەوە بە دکتۆرا ئەڵێ باش کاکە و خەڵکە چی لە من زیاترە، پرۆفیسۆر و پرۆزیاتر و پۆست بەسەر من و لێدە. باوکی دایکی عایلەی عەشرەتی چاوی ها. بۆیە هەمیشە هۆب لە دوای هۆب گرنگ. ئەوەش بۆ خۆی خاڵی کۆنتینیوتیت پێ دەدا. یعنی سەر لە دینی شاوایە تۆ دەڵێ وڵای بەخوا دکتۆر چەند ساڵ هەر نوێژ ناکەم، ویسە بەس نوێژەکە. دوای ماوەیەک لە قەیچێکە سونەتەکانی لەگەڵا بکەم. دوای ماوەیەک تر لە قەیچێکە. بۆیە ترایڵێکی تر محاولەیەکی تر ئەوەش بە خۆی شتێکی باش و چاک و مەزبوطە. خاڵی چوارەم بەڵای گەورە ئاگات لە ڤایرۆس بێ. ڤایرۆس یانی چی؟ ڕەشبینەکان، ڕوخێنەرەکان، نابێ، ناکرێ، ناتوانێت تۆ بەتەمای ئەوەخوا من زۆر محاولەم کرد بڕۆ بیخولێنەوە بە حیاتی فێر ئینگلیزی نابی. ئەی باشە بۆ خەڵک فێری سویدی و ئەڵمانی و بەلجیکی و فەڕەنسی بە خەڵکی سلێمانیش بۆ خزم و کەسوکاری من گەرمیانی و شارە زووری و خزمی من و تۆیە بۆ نە فێری سویدی، بۆ فێری ئەڵمانی، بۆ فێری بەلجیکی و بۆ تۆ لە سلێمانیە بە لەشساغی و تەندروستی ئەو بە 6 مانگ کۆرسەکەی فێر بێ، ئەی بۆ تۆ بە 2 ساڵ فێر نەبی، بۆ تۆ بە 4 ساڵ فێر نەبی. کاتە وریای ئەو کەسە ڕەشبینان چکەوانە بەڕاستی تااقەتە بە وزەتە بە ئینەرژی لە دەستەدات و ساردە دەکاتەوە. بۆیە کوڕەکان ئەوانی سینگڵن، پێم وایە هەنێک تاونتان سینگڵن، تۆ وەرە لە من وەریگرە خێزانداری و خانوادەی چۆنە. تۆ لێکێ وەرەگری خۆی سینگڵە هەر ئەوەی ڕەشبین دەکە. بڕۆ لە ئافرەتێک وەریگرە کە شکستی نێناوە لە زەواجە لی بپرسە چۆنە. تۆ لە ئافرەتێک پرسیوە خۆی 2 ئاڕی وەرگرتووە و 2 ڕەفزی وەرگرتووە و 2 سێجار بێتاقەت بۆ 3-4 کوڕ قۆڵی بڕیوە بەدڵنیایە بێتاقەت و ناڕەحەتە بێت.